پیانەی ئارارات برنەوەیکی زەحمەتی بەرامبەر یانەی سۆران نووسیەوە لە یارەکانی هەفتەی چوارەمی خولی ناوی کوردستان و لە پێرمام ئارارات میوانداری سۆرانی کردو و بە یەکەم سەرکەوتن ئاشنا بوو. لە نیوە یەکەم یارەکە هەرزوو لە خوڵێکی 5 عومەر بۆ گۆڵێکی بۆ ئارارات تۆمار کرد. دواتر سۆران نیەتی یەکسانکردنەوەی ئەنجامەکەیە بوو، بەڵام وڵەکانی شەرمنانە بوو. لە نیوەی دووەمیشدا سۆران وڵەکانی بۆ گۆڵی یەکسانی دەست پێ کرد و چەند دەرفەتێکی یاسانی گۆڵتەمارکردنی لەدەستدا. یارەکە بە گۆڵێکی بێوەڵام بە سوودی ئارارات کۆتاییە. بەمەنجەمە ئارارات لە کۆی 4 یاری بۆ خاوەنی 4 خاڵ و پلەی 11ەمی گرت و سۆرانیش بە 5 خاڵەوە لە خانەی 11ەمی ڕیزبەندی دەمێنێت. و بەڕاستی دوای سێ یاری ئەوڕۆ توانیمان سێ خاڵی گرنگ بەدەست بێنین، لەبەرەوە ئێمە سێ یاری ڕابردوو بەڕاستی نەتایجەکەماوەکو پێویست نەبوو و ئەمڕۆ دەتوانم بڵێم ئەو سێ خاڵە دەبتا پاڵ پشتێک بۆ یاریەکانی داهاتوومان. ئەوڕۆ بەگشتی یاریزانەکان جێگای دەستخۆشیە، من دەستخۆشیان لێ دەکەم. بەڕاستی ئەوەی کە ڕاینەت پێی گوتن دەتوانم بڵێم 1970 تەطبیقیان کرد و ڕاستە ئێمە هەر لە بیدایەتەوە گۆلەکمان کرد، بەڵام احتفاظمان بە گۆلەکەی خۆمان کرد و دەماتانی گۆلی زیاتریش بکەین. ئینشاڵڵا بۆ گەمەکانی داهاتوو ئینشاڵڵا بتوانین بەردەوامی لەسەر سێ خاڵی یاریەکان.